هەر لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح حوتیەکان و لایەنگرانیشیان خۆشحاڵی خۆیان دەردەبڕی، نارەوەندە هێرشیشیان کردە سەر ماڵەکەی و سووتاندیشیان، بەڵام دەشڵێن ڕەوشەکە ئێستا باشترە. ڕەوشەکە زۆر هێورترە، خەڵک ئارامن بە هەواڵی نەمانی ئەو سەرکردەیە میلیشیاکان کە هەوڵی ئاژاواجێڕی و وێرانکردنی دەداین، هەوڵی فرۆشتنی دەداین بە شەڕانگیزەکانی سعودیە. بێگومان عەلی عەبدوڵڵا ساڵح دوا کارتی پلانەکانی هەوپەیمانەتەکەی سعودیا بوو. عەلی عەبدوڵڵا ساڵح دوای سەنگەرگواستنەوەکەی چەند ڕۆژێک لەمەوبەری و شەڕکردن لەگەڵ حوتیەکاندا کوژرا. سەرۆکی ئەو حکوومەتەی یەمەن کە لەسەر ئەستی نێونەتەوەی دانی پیادانراوە داوا لە یەمەنیەکان دەکا دژی حوتیەکانی هاوپەیمانی ئێران ڕابپەڕن. داوا لە گەلی یەمەن دەکەم لە هەموو ئەو ناوچانەی هێشتاش لەژێر کۆنتڕۆڵی ئەو میلیشیا تیرۆریستە تاوانبارانەدان ڕاپەڕن بەرامبەریان، بەرەنگاریان ببنەوە و شەرمەزاریان بکەن. داواش لە ڕێبەرانی پارتی کۆنگرەی گەلیش دەکەم یەکگرتوو بن لە ژێر سەرکردایەتێکی ڕەوا و ڕەوایی دەستوردا. زۆرێک لە شیکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی ڕووداوەکانی یەمەن بەرەنجامی سیاسەتی جەمسەرەکانی شیع و سوننەیە لە ناوچەکەدا، ئێران و عەرەبستانی سعودیە. حوتیەکان کوژرانی عەلی عەبدوڵڵا ساڵح بە سەرکەوتنێک بەسەر عەرەبستانی سعودیەدا دادەنێن. بە عەرەبستانی سعودی و مێرنشینە یەکردووەکانی عەرەبی دەڵێن تا ئەو کاتێ وڵاتەکەمان پارێزراون نەبێت، تا ئەو کاتێ هێرش بکرێتە سەرمان هەرگیز ئاسایش و سەقامگیری لە وڵاتەکانتاندا نابینن. بە وڵاتانی ترش دەڵێن ئەگەر لە وڵاتانەدا سەرمایه‌گوزاری دەکەن تا سیاسەتی شەڕەنگیزیان بەردەوام بێت، ئەوە دڵنیابن کاتەکە گونجاو نابێت بۆ سەرمایه‌گوزاریتان. هەر بۆیەشە شیرکەرەوە پێشبینی شەڕێکی گەورە دەکەن لەگەڵ حوتیەکاندا لە کاتێکدا لایەنگرانی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە لە خۆ ئامادەکردندان. ئامادەکاریەکانی سەرۆکی پێشوجا لە ڕێی زیادکردنی ڕۆڵی عەشەتەکانەوە بێت یان لە ڕێی هێزەکانی پاسەوانی کۆماریەوە، ئەوە شەڕێکی گەورە ڕوودەدات، بە تایبەتیش لەگەڵ حوسیە کۆدەتاچیەکان. دڵنیام لەوەی شەڕەکە گەورە و خوێناویژە بێت. ئەگەر هاوپەیمانێتی عەرەبی و لەشکری نیشتیمانیش بەشدار بن تیایدا، ئەوە دەبێتە کۆتایی هاتنی میلیشیاکان بە شێوەیەک هەروەک نەبوو بن. نەتەوە یەکگرتوەکان بە نیگەرانیەوە لە هەروە دێ و زیادبوونی ئەستی توندوتیژەکانی یەمەن دەڕوانێت و داوای هەر هیچ نەبێت ئاگربەستێکی کاتی دەکات. بەبێ هیچ گومانێک ئەم ڕەوشە بەرەو ئاستێکی ئێجگار ئاڵۆز دەڕوات لە ناو قەیرانێکی تابڵی قورسدا. ئەمە شتادێ مەینەتیەکانی خەڵک زیاتر و زیاتر دەکات. زۆر بە سادەی باشەڕەکە ڕابگیرێت. ڕاستە ئەمە داوایەکی گەورەیە، بەڵام گرنگتر شت ئەوەیە ڕاگررتنی کاتی شەڕەکان هەبن تا ڕێگەیەک هەبێت خەڵکی سیڤیل پارێزراو بن و ئێمەش بتوانین پێداویستەکانیان پێ بگەێنین تا ئەم ڕەوشە کارەساتاویە کۆتایی دێت. لەوەتای 2 ساڵ لەمەوبەرەوە دەیان هەزار کەسی سیڤیل لە قەیرانی ناوخۆیی وڵاتی یەمەندا بوونەتە قوربانی لەو وڵاتەدا کە بە هەژارترین وڵاتی عەرەبی دادەنرێت، وەک نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێت لە ئێستادا بە ملیۆنان کەس لە برسێتیەکی زۆر ناهەمواردا دەژین و مەترسی مردنیشیان لەسەرە.